فراکسیۆنەکان یەکێتی و پارتی و گۆڕان و یەکگرتوو کۆمەڵ بەیاننامەیەکی ناڕازایان لەسەر ناونەهێنانی ڕۆڵی هێزی پێشمەرگەی کوردستان و قوربانیەکانی لە جەنگی دژ بە تێرۆریستان لە وتارەکەی عەبادی بڵاوکردەوە و تێیدا ئاماژە بەوە دەکەن دەبوو حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانی عێراق ڕاگەیاندنی سەرکەوتنی کۆتایی بەسەر تێرۆریستانی داعش لە عێراق بە ناوی هەمووانەوە بخوێندرایەتەوە بێجیاکاریکردن کە بێگومان ئەو ڕۆژە ڕۆژێکی خۆش بوو بۆ هەموو عێراقیەکان، بەڵام ئەوەی جێگەی شۆک بوو ئەوە بوو جارێکی تر بڕێ سەرۆک وەزیرانی عێراق لە وتارەکەیدا ناوی هەموو پێکاتە ئەمنی و سەربازیەکانی عێراق دەبات جگە لە هێزی پێشمەرگەی کوردستان کە بەشێکە لە سیستمی وەزارەتی بەرگری عێراق کە بە فرامۆشکردنێکی بەمەبەست و ئاشکرادا دەنرێت بۆ دەیان هەزار شەهید و بریندار و دیل و قوربانیەکانی پێشمەرگە بە خوێنی پاکی خۆیان لاپەڕەکانیش کۆمەندی و شەرفمەندیان نووسیەوە و شەڕی تێرۆریستان و پاشماوەکانیان کرد و بنبڕیان کردن. لەو پێناوەشدا پێشمەرگە ڕووبارێک لە خوێن و گیانی خۆیان کردە قوربانی بۆ بەرگریکردن لەسەر جەم عێراقیەکان و پڕکردنەوەی ئەو بۆشایە ئەمنی بەهۆی داڕمانی سوپای عێراق و پاشەکشیان لە شارەکانی عێراق دروست بوو. بەیاننامەکەی فراکسیۆنە کوردستانیەکان دەڵێت ئیدانی ئەو هەڵوێستە دەکەین بۆ فرامۆشکردنی ڕۆڵی پێشمەرگە کە دەبێت ڕاستکردنەوە و داوای لێبوردنی بۆ بکرێت. دەژڵێت هەڵوێستی بەڕێز سەرۆک وەزیران لە بەرامبەر بوجەژ و بیر دێنێتەوە کە زوڵم و ستەمی نەک تەنیا بۆ پێشمەرگە بەڵکو بۆ تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان تێدایە و هیوادارین ئەو هەڵوێستانە پێکەوە گرێدراو نەبن و نەچنەخانەی سیاسەتێکی پەیڕەوکراو بۆ بە ئامانجگرتنی سیستمی فیدرالی و هاوبەشی ڕاستەقینەی نێوان پێکاتەکانی عێراق. بەیاننامەکە دەژڵێت ئەو پەیڕەوکردنە لەگەڵ عێراقی نوێ ئەو دەستورە یەک ناگرێتەوە کە دەنگمان پێدا و دەبێتە هۆی دروستکردنی لێکترازان لە نێوان پێکاتەکانی عێراق. لە کۆتای بەیاننامەکەشدا فراکسیۆنە کوردستانیەکان هیوا دەخوازن پەڕی ڕابردوو هەڵبدرێتەوە و درێک بەوانە بکرێت کە لە دەست چوون و جارێکی تر لە ڕێگەی هەڵوێستە ئەرێنیەکان ڕۆحی هاوبەشی و یەکسانی و دەوڵەتی هاونیشتیمانی بوون و دادپەروەری بچەسپێنرێتەوە.